ئەمڕۆ جارێکی تر لە شاری هەولێر دادگاییکردنی ڕۆژنامەنووس شێروان شێروانی لەسەر کەیسێکی تر کە بۆی دروستکرا بوو ئەنجام درا. ئەوە بڕیارە مەسرور بارزانانی پرڤەتیدەن شەرمزارکەن بڕاستیژی. ئەوەی چاوەڕوان نەکرا بوو ڕوویدا. پارێزەری شێروان شێروانی ئەوەی ڕوونکردەوە دادگا بە مادەی 298 و 295 لە یاسای سزادانی عێراقی شێروان شێروانی بە 4 ساڵ بەندکردن سزادا کە مادەیەکیان بە 2 ساڵ و 6 مانگ و یەکێکی تریان ساڵێک و 6 مانگە. ئەبروکە بریار سەرکاک شێروان شێروانی هاتەدان مخابنی و سەردوو مادە و 208 و 295 و مادەکی 2 ساڵ و 6 هەیوا هاتە زیندان کرن و مادەکی دیترێ ساڵێک و 6 هەیوا بۆ ماوەی 4 ساڵە هاتە زیندان کرن. بەلێ مدوێت جارێک عادی ئەس بێژم و ئاماژە بوێ چەندی بدەین کوردستان هاتە فرۆتن کەس نەهاتە دادگا کرن کو ئەڤروکە ئەو کەسێن یاسا بۆوان هاتیە جێبەجێکردن و شاهدن ئەو 4 کەسێن دیên زیندانی هاتنە بەرامبەری دادگەهێ هەر چارە گوتی مە تەخویلە دایە کاک شێروانی هەر تشتێکێ بکرد بەرامبەری مە دەستیر دای و مە تەخویلە دایە. دادگەه کەفتە ژێر فشارێکا سیاسی مخابنی دادگەه کەفتە ژێر فشارێکا کەسایەتی 100 جارە مخابن بۆ کوردستانê خواستێکی سیاسی گەورەتر لە دەسەڵاتی دادگا. ئامادەبوانی دادگایەکە و کە سوکاری شێروان شێروانی دووپاتی ئەوەیان کردەوە کە ئەو دادگایە بە سیاسی کراوە و بە ئاشکرا دەزوەردان لە بڕیارەکەی دادگا بەدی کراوە. لێرە دەسەڵات دادگا وەک ئامرازێک بۆ بەرژەوەندی و تۆڵەی شەخسی بەکاردێنرێت. ئەو تۆمەتانەی کە خراپووە پاڵ خودی شێروان شێروانی بە تۆمەتی بەسمەکردن بەڵام هیچ بەڵگەیەک بچووکترین بەڵگە لەسەر خودی شێروان شێروانی نەسەلمێنراوە نەک خودی 4 ساڵ بەڵکو تەنها ڕۆژێکشی بۆ ببڕێتەوە بە زیندان. بۆیە ئەم بڕیارە بڕیارێکی نایاساییە ئەتوانین وا بڵێن بەو زمنەی کە بڕیارێکی سیاسی نە ئەوەندەی کە سیاسی ئەوەندەی یاسایی بێت ئەوەندە کە بڕیارێکی سیاسی بوونی و ئێندە ڕەهەندی یاسایی نەبوو و بۆیە ڕەتی دەکەینەوە. بابەتەکە تەواو سیاسی بوو یعنی لە لەحزە یەکەمەوە تا ئەخیرم تا ئەو 20 دقە دادوەر وتی بۆ 5 دقە دەڕۆمە ئەو دی و دوای بڕیار دەدەم تقریبا نیو سعاتێک تاخیر بۆ ئەو نیو سعاتە نازانم مەسرۆ بارزانی خۆی تەلەفۆنی بۆ کردووە ئەو حکومەی داناوە دڵنیام یعنی حکومێکی فۆل سیاسی بووە. شێفی تیرۆرە فیزیکی بکە ئەڤڕۆمە هەمیان لێرە بکوژی بەس نەشی ئازادیە بکوژی آخر. دوای تەوابوونی 4 ساڵ لە تەمەنی کابینەی نوێم سەرۆکی حکوومەت و کاربەدەستانی ئەم حکوومەتە لە شاشەی تیڤیەکان بە جوان نیشاندانی ئەم کابینەیە ئەویان دەوت ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان فراهەم کراوە و بەرتەسک نەکراوەتەوە بەڵام ئەوەی لە ئەرزی واقعدا دەبیندرێت لە گۆڕنانی ئەو دیموکراسیەشە کەوا چەندین ساڵە بانگەشەی بۆ دەکەن. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.